هەر سەبارەت بە بربەستەکانی بەردەم پێگێنانی حکوومەتی خۆجێی کەرکوک دکتۆر محەممەد خورشید مامۆستای زانکۆ لەگەڵمانە دکتۆر سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان دکتۆر باشەم گرێکوێرەی پێگێنانی ئەنجومەنی خۆجێی کەرکووکە بۆ ناکرێتەوە ینی لایەنەکان بۆچی ڕێک ناکەون؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە طبیعی معلومە لە دوای انتخاباتەکانی هەژدەی کانونیەکەمی ساڵی ڕابردوو کە زیاتر بۆ 8 مانگ بۆ نزیک لە 9 مانگە بێتەوە کە هەڵبژاردن ئەنجام درراوە بۆ دیاریکردنی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، بەڵام بەداخەوە تاکوی ئێستا ئەو ئەنجومەنە نەیتوانی وە کۆبنوویەکی وەها ساز بدات تێیدا شەرعیەت بە حکوومەتێکی مەحەلی و چۆن بڵێ بە جۆرێک لە جۆرەکان کارا بکرێت. هەموو ئەمانە خەلەلن و ئەم خەلەلانەیش سەراحەت کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی خەڵک ئەبێت، لەسەر قوتی خەڵک ئەبێت، چونکە خەڵکێک کە لە ساڵی ڕابردوو چوو بەرە سندوقەکانی دەنگدان بەنیەتی ئەوە بوون کە گۆڕانکاری لە ئیدارەی پارێزگای کەرکووک بکرێت، خەڵکێک هەڵبژێردرێت، بتوانرێت متمانە بە خەڵکێک بدرێت لە حکوومەتە خۆجەیەکە هەڵبەت بتوانن خەڵکی پرۆفیشنال هەڵبژێردن بۆ ئەوەی کە ئەو سوء ئیدارەی ئەو خراپ بەکارهێنانی ئیدارە، ئەو مەلەفی گەندەڵی، ئەو خراپەکاریانی کە لە کەرکووک هەیەوە، خراپی پرۆژەکان و زۆری پرۆژەی وەهمی، هەموو ئەمانە چەند باسێکی گرنگن کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکی کەرکووکەوە هەیە. بۆیە ئەمانە هەمووی پرسیارن و پێویستە ئەنجومەنی پارێزگاری کەرکووک ئامادە بێ بۆ وەڵامدانەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. ئەمە لەلایەک و لەلایەکی تریشەوە دەربارەی پرسیارەکەی جەنابێت بۆ ئەوە بۆچی تاکو ئێستا نەتوانراوە حکوومەتی خۆجیایی تشکیل بکرێت یاخود حزبەکان مۆفەق بن بۆ ئەوەی متمانە بە حکوومەتێکی مەحەلی بە کەرکووک بدرێت. هۆکارەکەی چەند هۆکارگەلێکن، یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە لە کەرکووک هیچ حزبێکی سیاسی، هیچ قائمەیەکی سیاسی موفق نەبوو لەوەی زۆرینەی خەڵکی دەنگی زۆرینەی خەڵکی کەرکووک بێنێ و بۆ ئەوی بتوانێت ئەو بەرنامە و ئەجندایی کەوا بانگەشەی بۆیە ئەکرد لە پرۆسەی حکوومڕانیە جێ بکاتەوە. بۆیە بالنەتیجە ئەمە وا ئەخوازێک کە حەزبە سیاسیەکان بیر بکەنەوە لەوەی کە تەوافقێک سازانێک هەبێت بۆ ئەوەی پێکەوە حکوومەتی خۆجیایی لە کەرکووک تشکیل بکرێت و خەڵکی کەرکووکش لەو نەهامەتیە و لەو نەبوونی ئەو دەستگا گرنگە ڕەقابیە کە وجودی نەبووە هەبێت. هەموو ئەمانە گرنگن و پەیوەستن بە یەکەوە، بۆیە پێویستەکە حەزبە سیاسیەکان درێک بە گرنگی ئەوە بکەن. بەڵێ باشە دکتۆر، کەمتر لە ڕۆژێکی ماوە بۆ وادەی کە محەممەد شیع سوودانی داینابوو بۆەوەی کە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکرێت، پێشبینی ئەکەی یان ڕێی تێئەچێ کە محەممەد شیع سوودانی خۆی لە دەرەوەی کەرکووک کەسێک دیاری بکات و دایبنێ؟ لە حقیقەتە یەکێکە لە ئەگەرەکان لە حاڵەتێکە ئەگەر ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەتاکو ڕۆژی یەکشەممە نەگەن بە ڕێککەوتنێک، ڕەنگە محەممەد شیع سوودانی یەکێک لە ڕاوێژکارەکانی خۆی، ڕاوێژکارە تایبەتەکانی خۆی بسپێرێت بۆی کە مەلەفی ئیداری کەرکووک بگرێتە دەست و ئەم ئەنجومەنیش کە هەیە بەداخەوە لە ئەنجامی ئەم نائتیفاقی کە لە بینی حزبە سیاسیەکان هەیە تەجمید بکرێت. بەڵێ یەکێکە لە ئەگەرەکان، بەڵام من بڕوا و ئومێدم وایە حزبە سیاسیەکان لەم کۆتا لەحزانە کە ماوە چەند کاژمێرێکی ماوە بگەن بە ڕێککەوتنێکی سیاسی، بەڵام لە هەمووی گرنگتر لە ڕێککەوتنەکە گرنگتر ئەوەیە ئەوانەی کە متمانەی پێ ئەدرێت بۆ ئەوەی تەمسیلی حکوومەتی خۆجیایی بکەن لە کەرکووک، خەڵکی پرۆفیشنال بن، خەڵکێک بن لە موازیعی ئیداری و هەندەسی و ئەم کۆمەڵە کەرتە گرنگانەیە ئیشی کردی بێ یاخود بە ئەزمون و تەجروبە بێت، چونکە بەڕەئی من ئەوەندەی گرنگە کە خەڵکی پرۆفیشنال بۆ ئەم پۆستانە هەڵبژێردرێت لەوە گرنگترە کە ئایا ئەم حیزبانە ئەگەنە ئینتیفاقیان ناگەنە ئینتیفاق، چونکە ئەگەر ڕێککەوتنەکە بۆ ئەوە بێت خەڵکانێک ببێت بە پارێزگار یاخود ببن بە بەرپرسی ئیداری لەم شارە وا بێ نەبێت بگرە پەردەبۆشیەک ئەبێ بۆ ئەو گەندەڵیانەی کە لە ماوەی ڕابردووە هەبووە کە ژیان و گوزەرانی خەڵکیان خراپ کردووە، پرۆژەکان کوالیتیان زۆر خراپە، بە مەعایری هەندەسی تێنەپەڕاون، دابەشکردنی تەندەرەکان لەسەر
هەندێ حسابی شخصی بووە بۆیە ئەمانە هەمووی زۆر مەلەفی زۆر لەوە گرنگترن زۆر گرنگە ئەم حزبە سیاسانەکە ڕێک ئەکەون ڕێککەوتنەکە لەسەر ئەوە بێ خەڵکی پرۆفشناڵ بێنە ساحەکەوە بۆ ئەوەی بتوانێت خەڵکی ئەزمون خەڵکی خاوەن تەجروبە و من قەنەعاتم وایە کەرکووک پڕێتی لە تەجاروب لە خەڵکێک کە ڕەنگە دیوێکی ئاشکرای نەبوو بێت کە هەموو خەڵکی کەرکووک بیناسن بەڵام دڵنیام ئەگەر پشگیریەکی تەواو لە ئەنجومەنەوە بۆ هەبێت ئەو خەڵکانە ئەو خەڵکە کەفوئانە بێن لە مەیدان دەتوانن کاری باش و ئیدارێکی حکومڕانی تەواو و تەندروست بۆ خەڵکی کەرکووک بە ئەنجام بگێنن. باشە دکتۆر پێشبینیەکەی سەرۆکوەزیران محەممەد شیع سوودانی ئەوە نەفەس درێژ بێت جارێکی دیکە وادێکی تر دیاری بکاتەوە؟ واللهی لە حقیقەتە باوەڕ ناکەم چونکە هەموو ماوەکان هەمووی خرانە پێشی ئەنجومەنەکە و ئەبینی زیاتر لە 8 مانگە ئەم ئەنجومەنە نەیتوانیوە سازانێک بکات بۆیە ڕەنگە محەممەد شیع سوودانیش وەکو ئەوەی کە چونکە ئەمەی شێکێک لە تەگەرەکاندا ئەندێ بەرامبەر بە حکوومەتی محەممەد شیع سوودانی چونکە لە کەرکووک ئەمە یەکەم جارە حکوومەتێک بە ئەنتیخابات دروست ئەکرێ کە ئەمەش ئەگەر بنەتیجە ئەگەر ئەمە بێتە تشکیلکردن حکوومەتێک بێتە دروستکردن ئەمەش بە یەکێک لە دەستکەوتەکان بۆ کابینەی محەممەد شیع سوودانی بە هەژمارەکرێت بۆیە لەو باوەڕەیەم ئەمە ئاخر چانسە دراوە بە هەموو ئەو لایەنانەی کەوە براون لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە حاڵەتێکدا ئەگەر ئەمانە نەگەێنە ڕێککەوتنێکی کۆتایی ڕەنگە وەک پێشتر ئاماژەم پێیدا یەکێک لە ڕاوێژکارە تایبەتەکانی خۆی بۆ کاروباری ئیداری لە کەرکووک مندوب بکات. باشە هەوڵێک هەیە تاوەکو یەکلایکردنەوەی ئەنجومەنی خۆجەیی کەرکووک پۆستی سەرۆکی پەرلەمان و هەڵبژاردننی هەرێمی کوردستان بکرێنە یەک پاکێج ئەمە ڕوئەدا ببوورە گەر پرسیارەکە دووبارەکەیتەوە هەوڵێک هەیە هەڵبژاردننی ئەنجومەنی خۆجەیی کەرکووک و با بڵێن دانانی پارێزگاری کەرکووک و کۆبوونەوەکانی ئەنجومەنی خۆجەیی کەرکووک و پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق و هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکرێنە یەک پاکێج و لە یەک کاتدا هەمووی بەیەکەوە چارەسەر بکرێت ئەمە ڕوئەدا دەڕێیتێ چێ؟ من بە تەسەوڕێکی دووری ئەبینم چونکە انتخاباتی پەرلەمانی کوردستان زیاتر لە 3 مانگی ماوە و ڕەنگە تا حدێک پەیوەستدار بێ بۆ انتخاباتی کە عەرەبە سونیەکان بگەنە ڕێککەوتنێک بۆ ئەوەی کەسێک لە غیابی محەممەد حەلبووسی هەڵبژێردن بەڵام ئەوانش هەموو ئەگەریەکی لە حقیقەتدا درێژ مەودان و ڕەنگە محەممەد شیع سوودانیش تااقەتی ئەوەی نەبێت چیتر لەسەر ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوەندە بوەستێت من ئەمەیان تا حدێکی زۆر بە دوور ئەبینم بەڵام ئەوەی هەیە لە حقیقەتدا ئەو حزبە سیاسیانەی کەوا براوەی ئەنجومەنی هەڵبژاردنن متمانەیەکی تەواو لە نێوانیاندا دروست نەبووە لە ماوەی ڕابردووە بینیمان خودی سەرۆک وەزیران بۆ چەندین جار ئیستیضافیانی کرد و کۆبوونەوەی لەگەڵیان کرد و داوای لیان کرد ئینتیلافی ئیداری کەرکووک تەشکیل بکەن و هەموو حزبە سیاسیەکان کەوا کورسیان بەدەستێنا و لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئامادە بن حزوریان هەبێت لە حکوومەتە خۆجیەکە و هەر بە هەمان مەبەست لەسەر داوای فراکسیۆنە عەرەبیەکان و فراکسیۆنە تورکمانیەکان لە هەفتەی ڕابردووە داوا کرا کە بە وەساتەی بەڕێز خەمیس خەنجەر ئەم ئەنجومەنە بچێت جەنابی سەرۆک ببینن و لەوێش لەگەڵ جەنابی سەرۆک ئەم مۆزوعانە باس بکرێت بۆیە بە قەناعەتی من ئەوەی کە هەبووە باس کراوە تەنها ئەوەندەی دەوێت ئەم حزبە سیاسیانە بە نەفەسێکی درێژ و هەروەها بە متمانە بێکردن لەسەر قاوڵەی حیوار کۆ ببنەوە و بڕیارێکی چارەنووساز بۆ کەرکووک بدەن. دکتۆر ئەمڕۆ کۆبوونەوەیەک هەیە لە ئوتێل ڕەشید بڕیارە کاتژمێر 8 شەو بەڕێوە بچێت بەشێک لە لایەنەکان بانکێژ نەکراون بۆ کۆبوونەوەیە ینی پراوێستخستنی بەشێک لە لایەنەکان یاخود لایەنێک دوو لایەن سێ لایەن ئەم کێشەیە چارەسەرەکات. من نازانم تا چەند ئەو معلومەیە ڕاستە کە گوایە چوونە لە ئوتێل ڕەشید لە بەغدا کۆبوونەوەکان ئەنجام بدەن حەق بوو هەر کۆبوونەوە هەر محاولاتێکی سیاسی کە بکرێت لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە دیوانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکرێت
کە پێم وابێ ئەو ئەنجومەنە زۆر لەوە شەرعیترە کە ئێمە بچین لە ئوتێلێک لە ئوتێلەکان لێوە ڕێککەوتنی ژێر بەژێر بکەین ئەمە لەلایەک لەلایەکی تر پەراوێز خستنی هەر لایەنێکی سیاسی هەر پێک هاتەیەک ئەمە بەڕاستی هەڵەیەکی زۆر کوشندەیە و لە نەتیجەشدا ئەو حکوومەتە ئەگەر هاتە بەر هەمیش حکوومەتێکی متەکامل نابێت چونکە وەزعی کەرکووک تەنانەت پێشتریش کە ئەو انتخاباتی کە بڕیاری لەسەر درا لە کەرکووک بکرێت بە قانونێکی تایبەتمەند کرا و لە وەزعی کەرکووکیش وە ئەخوازێ هەموو لایەنەکان پێکەوە ئەوانەی کە کورسی ئەنجومەنی پارێزگایان پێکێناوە پێکەوە حکوومەت تەشکیلکەن بەڵام دووبارەی ئەەکەم و زۆر لەوە گرنگتر ئەوەیە ئەو کەسانەی کە هەڵێبژێردرن بۆ پۆستە ئیدارەکان خەڵکی شارەزا و خەڵکی بە ئەزمون بن بۆ ئەوەی کە کراوە لە ڕابردووە دووبارە نەبێت. باش بەڕێز دکتۆر محەممەد خورشید مامۆستای سانکۆ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دکتۆر بەخێر بێن.